هەرچەندە حکوومەتی هەرێم تەکیدی کردوێتەوە کە بەغدا داوای لیستی موچەی فەرمانبەراندی نەکردووە و ئەگەر ئەوان ئامادە بن موچەکانیان بدەن ئەوە لیستی موچە خۆرانیان بەپێی سیستەمی بایۆمەتری پێدەدەن. بەڵام وتەبێژی حکوومەتی عێراق تا ئێستا چەندین جار باسی لەوە کردووە کە خەریکی وردبینیکردنی لیستی موچەی فەرمانبەرانن. لەو بارەوە سەعات حەدیسی وتەبێژی حکوومەتی عێراق بە ڕۆژنامەی ئاژانسی ڕاگەیاندووە لە ئێستادا دیوانی چاودێری دارایی و لیژنەیەکی تایبەتی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران سەرقاڵی وردبینی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمن بۆ پاکردنەوەی لە گەندەڵی وتیشی کۆتایی هاتنی پرۆسەکە ڕێخۆشکەر دەبێت بۆ خەرجکردنی موچەی فەرمانبەران لە چوارچێوەی پشتی هەرێم لە بودجەی ساڵی 2018 عێراقدا. دەبێت گرنگی ئەوەش بکەین کە موچە دەچێت بۆ گیرفانی فەرمانبەرە فیعلیەکان. هاوکات جاسم بەیاتی ئەندامی پەرلەمانی عێراق کە نزیکە لە حەیدەر عەبادی دەڵێت لیستێکی موچەی فەرمانبەرانی هەرێم نێردراوە بۆ بەغدا بەڵام ناڕێکخراوە و ئێستا وردبینی بۆ دەکرێت چونکە ناوی وەهمی تێدایە و وەزارەتی دارایی تووشی سەر لێ شێواوی کردووە. دەژڵێت ئەو لیستەی کە ڕەوانەی حکوومەتی فیدرالی کراوە 1,230,000 موچەخۆر لەخۆ دەگرێت بەڵام بەشێکی زۆریان ناوی دووبارەن و بەشێکی تریان تەمەنی 70 ساڵیان تێپەڕاندووە کە دەبوو بە پێی یاساخانە نشین بکرێن. ئەوەش لە کاتێکدایە کە هەفتەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی کردەوە کە هیچ لیستێکی موچەی بۆ بەغدا ناردبێت بۆ ئەوەی وردبینی تێدا بکرێت. جاسم بەیاتی ئاماژەی بەوە کردووە بەغدا وردبینی بۆ لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە و تەنها 683,000 بە فەرمانبەری ڕاستەقینە زانیوە بۆ ئەوەی موچەیان بۆ خەرج بکات. ئەوانی تریش دەبێت حکوومەتی هەرێم چارەسەریان بۆ بدۆزێتەوە. هەروەها ئەگەری ئەوە زۆرە بەغدا لە سەرەتای ساڵی 2010ەوە موچەیان بۆ بنێرێت. هاوکات ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕەتی کردوێتەوە کە بەغدا داوای لە حکوومەتی هەرێم کردبێت لیستی موچەی فەرمانبەرانی بۆ بنێرێت و دەژڵێت ئەوەی بەغدا وردبینی تێدا کردووە لە پرۆژە یاسای بودجەدا بوونی هەیە. ئەو پەرلەمانتارە ئاماژەی بۆش کردووە کە پێش پرۆسەی بایۆمەتری ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان 1,400,000 بووە بەڵام لە دوای پرۆسەکە ژمارەی فەرمانبەران بۆتە 1,249,000 کەس. ئەو لیستە تا ئێستا دروستە و دوو موچەی تێدا نەماوە. لە ئێستادا کێشەی سەرەکی بەردەم خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەسەر ژمارەی موچە خۆرانە چونکە حکوومەتی عێراق 683,000 فەرمانبەری هەرێمی بە دروست دەزانێت بەڵام حکوومەتی هەرێم تەکید دەکاتەوە کە ژمارەی فەرمانبەران و موچە خۆران 1,249,000 کەسن. زەرمەندی یەکەمیش لەو نێوەندەدا موچە خۆرانن کە نە حکوومەتی هەرێم دەتوانێت لە کاتی خۆیدا موچەکانیان پێبدات و نە بەغداش ئامادەیە موچەکانیان بۆ خەرج بکات.